لێرەوە دەستخۆشی لە هەنگاوەکانی حکوومەتی هەرێم دەکەم کە گرتی تێبەر بۆ بەرەنگاربوونەوەی بەتای کۆڕۆنا. هەروەها دەستخۆشی لە هەموو ئەو بازرگان و دەسۆزانە دەکەم کە یارمەتیان پێشکەش کردووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و داوا لە هەموو سەرمەداران دەکەم کە هەر کەسە و بە شێوەیەک یارمەتی پێشکەش بە هاوڵاتیان بکات. با هەمومان بەیەکەوە هەڵوێستی خۆشەویستی خۆمان بۆ گەڵ و وڵات دووپات بکەینەوە. هیوادارم هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بن. لە سوانگەی خەمخۆریمانەوە و لە پێناو سەرکەوتنمان بەسەر ئەو پەداجیانی پەتای کۆرۆنا یاخود کۆڤید-19 کە بەرۆکی ژیان و تەندروستی مرۆڤایەتی گرتووە. داواکارم با هەمومان پێکەوە هاوکاری یەک بین بە یەکەوە پاڵپشتی دام و دەستگا حکوومیەکان بین بە جددی ڕێنمایە تەندروستیەکان وەربگرین و جێبەجێ بکەین و هەروەها هات هاوکاری کەسانی کەم دەرامەت بدەین لە پێناو ئەوەی بە کەمترین زیان بەسەر ئەم پەتایەدا زاڵ بین و تێپەڕێن. سڵاو هاوڕێیان، بۆ ئەوەی پابەندین بە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و دوورکەوینەوە لەو بەڵایە کە بەسەر کوردستان داهاتووە بە ڤایرۆسە نەگریستا وەرزش بەردەوام دەکەم بەڵام لە ماڵەوە بۆ ئەوەی کە لە دەرەوە بەرێکەوتن نەبی. ڕاستە لە هەوای کراوە وەرزش سوودی هەیە بەڵام بەردەوام دەبم بەڵام لە ماڵەوە هیوا سەلامەتی بۆ هەموو لایەک.